ئەمە ساتی دابەشکردنی موچەی مانگی دەی منداڵانی بێباوکە لەلایەن نووسینگەکانی ڕانیە و حاجیاوای دەستگای خێرخوازی بەخشین. بەرپرسی نووسینگەی ڕانیە دەڵێت سەرەڕای ئەو فشارە زۆرەی لەسەرمانە بەهۆی قەدەغەکردنی دانانی سندوقەکانی کۆکردنەوەی کۆمەک بۆ منداڵانی بێباوک لەلایەن هێزە ئەمنیەکانەوە، بەڵام هەموو مانگێک لە کاتی خۆیدا موچەی منداڵانی بێباوکمان دابەش کردووە و بێنازمان نەکردوون. وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەکانی دەڤەری ڕاپەڕین ئەمڕۆ هەستاین بە دابەشکردنی موچەی مانگی دەی بێباوکان لە سنووری ئیدای ڕاپەڕین کە لە سنووری ئیدای ڕاپەڕین نزیکەی 110 منداڵی بێباوک سودمەند بووە کە هەموو مانگەی لە کاتی خۆیدا موچەی ماگانە وەردەگرێت. دیارە ماوەیە کە لەو سنووری دەستگای خێرخوازی بەخشین ئیدای ڕاپەڕین هێزە ئەمنیەکان ئێمە ئاگادار کردەوە کە سندوقەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە ئەوانەی هاوکاری منداڵانی بێباوک دامانناون لە شوێنە مارکێت و شوێنە گشتەکان ئاگادارن کردنەوە کە دەستگای دەبێت ئەو سندوقان لابەرن. دیارە هێزە ئەمنیەکان و هێزی دەسەڵاتدار این ناوچەکە نانەوێت بە تەنانەت خێرخوازانی هاوکاری منداڵانی بێباوک بکات. ئەمڕۆکە هەستاین بە دابەشکردنی موچەی مانگیدا پێش وادەی خۆی. سپاس بەخوای گەورە ئینشەڵا بەردەوامیش دەبێت لە داهاتوودا داوا لە خێرخوازانی خۆشەویست دەکەین کە هەمیشە هاوکار و پشتیوانی ئەم جۆرە پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین بن بۆ ئێمەش بتوانین زیاتر و زۆرتر ئەو مناڵە سودمەند بکەین. لیستی کۆمەڵی دادگەری کە بە ژمارە 285 بەشدارە ئینشەڵا چاوەڕە دەکەین هاوکارمان بن بۆی بتوانین زیاتر و زۆرتر دەنگکان کاریگەری خۆیان هەبێ ئینشەڵا بۆ ئەو کەسانی کە دەستپاکن ئەمینن کەسی شایستە و ڕازگۆن. کەسوکاری منداڵانی بێباوک سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین و کۆمەڵی دادگەری دەکەن کە هەموو مانگێک لە کاتی خۆیدا موچەکانیان پێدەدەن وەک خۆیان دەڵێن، ئەوانیش بە وەفا و بە ئەمەکن لە پاڵپشتی و پشتیوانی کۆمەڵی دادگەری کە وەک چەترێک وا بووە بۆیان و نازی بێکەسی منداڵەکانیان هەڵگرتوون. چکە ئەوانە بەردەوام هاوکاریمان دەکەن مانگانەیە موچەیە و جلکوبەرگ و شیرینیە و پێداویستەکان بۆ خۆمان دابین دەکەن لەبەر ئەوەی چەند مانگە مەعاژ نەهاتووە. ئەمەش چاومان لە دەستی ئەوانە کە یارمەتیمان دەدەن مانگانە خوا خێریان بنووسێ، خوا پاداشتی بە خێریان داتەوە. ئینشاءڵڵا ئێمەش بە وەفا و بە ئەمەک دەبین بەرامبەریان. یا ربی خوای گەورە سەریان خات سەرکەوتویان کە لیستی کۆمەڵی دادگەری سەرکەوتوو بێ ئینشاءڵڵا. ڕێنم داوە یعنی بەدڵ و بەجیان نەک بۆ خۆم عایلەکەشم تێگەیاندووە کە من هەموو مانگێ بەسەرم دەکەنەوە. من ژنێکم کە منداڵی گەورەم 7 ساڵە تێدەگەی ئەوی گەورەم 7 ساڵە کەس نییە هاوکاریم کە بۆ خۆم نەخۆشم. کۆمەڵی دادگەری هەموو مانگە لە 30 مانگدا من هاتووم موچەکەم وەرگرتووە هەر نەبێ لایەنێکی بۆ گرتومە. دەستگای خێرخوازی بەخشین کەسەر بە کۆمەڵی دادگەریە لە ڕێی خێرخوازانەوە تەنیا لە دەڤەری ڕاپەڕین هاوکاری مانگانەی زیاتر لە 110 منداڵی بێباوک دەکات بەبێ دواکەوتن و هەموو مانگێک بەر لە وادەی خۆی موچە و هاوکاریەکانی منداڵانی بێباوکی دابەش کردووە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.